چی بۆ ئەم وەرزی زستانە زۆر باشە پاقلەمەنیەکان کەوتمان خواردنی تەندروست پرۆتینە. پرۆتین لە چیە هەیە؟ لە ئاژەڵەکانە، یان لە گۆشتی ئاژەڵ و پەلەوەرە، هەروەها لە پاقلەمەنیەکانە کە ئەڵین پاقلەمەنی بەس پاقلەنە، فاسۆلیا، لۆبیا، ماش بە ئەنواعی، سپی هەیە، سەوزی هەیە، سووری هەیە، ئەمانە هەموو ڕەنەکانی، هەروەها فاسۆلیای سوور و فاسۆلیای سپی، ئەمانە هەمویان، لۆبیا ئەتوانرێ هەمووی بەکار بهێنرێ، هەروەها برنجی ئەتوانرێت تێبکرێ. شتێکی کە زۆر گرنگە بۆ شۆربا، بۆیە من ئەڵێم یعنی شۆربا زۆر باشە، هەمووی ئەبێ بە یەک چێشت، یعنی تۆ لە جیاتیوی برنج و شلە لێنەی ئەتوانی بیکەی بە یەک چێشت، ئەتوانی سەوزەکانی تریشی تێکەی، مەسەلەن برۆکلی یان کوولەکە یان باینجان، گێزەر، ئەمانە کە هەم سەوزەکانمانەیەتی، هەروەها کەرەوز کە زۆر زەرورە.